ئەم کاتەتان باش بینەران و بیسەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لێبێت. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەرێکمان لەگەڵ جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی کوردستان دەبێت تایبەت بە تاوتوێی کۆمەڵێک پرس دەکەین لە وەزارەتی پێشمەرگە و ئەو بڵاوکراوانەی کە چەند ماوەیەکە لە میدیاکانی عەرەبی وە چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی سەبارەت بە دەنگۆی پێشەڵکاری لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە بەرامبەر بە عەرەب نشینەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئەمە تەوەرێکمان دەبێت. تەوەری دووەممان لەگەڵ دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین سەبارەت بە دیاردەی کۆچکردن و پلان و هەنگاوەکانی وەزارەتی کار و کاروباری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن و دەستەبەرکردنی مافەکانی گەنجان بۆ ئەوەی لەمە دووە کۆچ نەکەن بۆ دەرەوەی وڵات. لە سەرەتا دۆسە یەکەمی باسی ڕۆژ دەکەمەوە کە لەگەڵ بەڕێز جەبار یاوەر ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە. بەڕێز یاوەر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ بەدەر لەوەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەندێک جار لەملا و لەولا گوایە هێزەکانی پێشمەرگەی کوردستان پێشێڵکاریان کردووە بەرامبەر بە پێکهاتەی عەرەبە سوننەکان، بەڵام میدیاکانی عەرەبیش ئێستا ئەم ڕێکخراوانە ینی بڵاوکراوەی ئەم ڕێکخراوانە بەکاردێننەوە بەم شێوەیە باسی دەکەن کە خۆیان دانەوێت. ئەم گلەیانە هەتا چەند ڕاستە ئەم پێشێڵکاریانەی کە ڕێکخراوەکان باسی لەوە دەکەن لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە ئەنجام درراوە، ئەمانە هەتا چەند ڕاستن؟ پێشەکی ئەم کاتێ ئێوە باش بێ سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو پێشمەرگە قارەمانکان لە سەرتاسەری بەرەکانی شەڕدا لە ناوچەکانی جەرەولا و خانەقینەوە تاکو دەگاتە شنگال. سەر و ڕێز نەوازش دائەنەوێنم بۆ شەهیدانی نەمری ڕێگای ڕزگاری کوردستان و شەڕی تیرۆریستانی داعش و کەسوکاری ئەو شەهیدە نەمرانە، کەسوکاری سەربەرزیان هیوای چاکبوونەوە بۆ بریندارە قارەمانەکانمان دەخوازین، هیوا ئەخوازین و دوعاکەین کە ئەو بێسەر و شوێنانە بە کەسوکاری خۆیان شاد بن و بە زیندوێتی بگەڕێنەوە بۆ ناو ماڵ و منداڵی خۆیان. بەنسبەت ئەو پڕۆپەگاندانەی کە بڵاو بێتەوە بە تایبەتی من بەوە دەست پێەکەم بەو دوو گرتە ڤیدیۆیەی کە ئەم هەفتەیە بڵاو بووەوە، یەکێکیان 2 ڕۆژ ئێستا بووە، ئەوشیان هەفتەیەک بڵێن پێشتر بووە، دیارە لە چەند کەناڵێکی بڵێن عەرەبی بڵاو کرایەوە، بە تایبەتی کەناڵی جەزیرە زیاتر بڵاوی دەکردەوە. گرتەی یەکەمیان ئەوەیە کە گوایە پێشمەرگەیەک لە ئاوارەیەک دەدا. ئەم گرتەیە ئێمە دیارە لێکۆڵی نەومان کردووە، هی ئێستا نیە، ئەم گرتەیە هین ساڵی 2015 بزەبت ڕۆژی 28 یانزەی 2015 ئەو گرتە ڤیدیۆیە بە موبایل گیراوە، هین کەسێکی هاوڵاتیە، یعنی خۆبەخشێکی هاوڵاتیە دەمەقاڵەیەکی لەگەڵ کەسێکی ئاوارە بێ، هیچ پەیوەندی بە هێزی پێشمەرگەی کوردستانەوە نییە. ئەو کەسەی کە گوایە لێدراوە 2 ساڵە نیشتەجێی شاری کەرکووکە، ناوی عەبدوڕەحیمە. ئێمە پەیوەندیمان بەو ناوبراوە کردووە، ئەو توشمانە ئەگەر شکایەتی لە هەر پێشمەرگەیەکی هەیە ئەتوانێ بێت لە وەزارەتی پێشمەرگە شکایەتی خۆی پێشکەش بکات. لە کاتی خۆشوە مانگوتووە، ئێستش دووبارەمان ئەم بابەتەمان باس کردوێتەوە. ئەو بۆ زانینی هەموو لایەک لە کەرکووک تەنها بەس کەرکووک 600,000 ئاوارەی برایانی عەرەبی لێیە، خەڵکی حەویجە و عەباسی و ڕیاض و سەلاحدین و ڕۆمادی و دیالە و ئەو ناوچانە هەمویان وەکو هاوڵاتیەکی تری شاری کەرکووک چێ کورد بێ چ تورکمان بێ بەخۆشی دەژین و ئەو پێویستیانەی کە ڕۆژانە پێویستیانە بۆیان دابین کراوە. دیارە هۆکاری بڵاوکردنەوەی ئەم گرتە ڤیدیۆیە لەم کاتەدا پەیوەندی بەو ململانیە سیاسیەیە، بە تایبەتی دەربارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و ئەو کە باسەکرێ ئەبێت هەڵبژاردن بکرێ و شێوازی چۆنی هەڵبژاردنە. دیارە ئەو ململانیە کە هەیە لە نێوان هەندی لایەنی برایانی سیاسی بە تایبەتی لە برا عەرەبەکانمان، ئەوانە هەوڵ دەدەن
ئەو جۆرە بەکاربێنن بۆ ئەو میلملانە سیاسی. گرتەی دووەمی کە بڵاو بۆتەوە ئەو گرتەش بە هەمان شێواز لێکۆڵینەوەمان کردووە لە ناوچەی ئاسکی مووسڵ بووە. ئەوە دیسان بڵێن بەرواری ئەو گرتەیە کە گیراوە 21/2/2015 بووە. ئەوە لە شەڕێک بووە یەکەیەکی پێشمەرگە پەلاماری بڵێن گروپێکی داعشیان داوە لە ناو خانوویەک 4 داعش تیرۆریستی داعش بوون. 3 کەسیان توانویانە خۆیان دەرباسکەن، یەکێک لە تیرۆریستەکان بریندار بووە کە پێشمەرگە چووە دەستگیری بکە پەلاماری تفەنگی داوە. ناچار پێشمەرگەکان بۆ پاراستنی خۆیان تەقەیان لێ کردووە و کوشتویانە. طبعا ئەو کەسە تیرۆریستەش ناوی عەبدولغەنی یونس جبوریە ناسراوە، یعنی دوای ئەوە هەویەی داعشیشی لە گیرفاندا بووە. ئەمە هەردوو گرتە ڤیددیۆکە ئەو گرتە ڤیددیۆیەی کە لە ناوچەی ئاسکی مووسڵش پەیوەندی بە هەمان شێواز ئێستا مقۆ و هەندێک ململانی سیاسی هەیە لەو ناوچانە بە تایبەتی کە مووسڵ بەڕۆ ڕزگار بوون دەڕوا و هەندی شێشەی کۆنەیە بێگومان سەر هەڵەداتەوە. ئەوش پەیوەندیدارە بەو شێشە سیاسیانەوە دەنا هەردوو حاڵەتەکە بۆ ڕوونمان کردوێتەوە بڵاوشمان کردوێتەوە هەم لە ئەو سایتانەی کە پەیوەندیان بە وەزارەتی پێشمەرگە و ئێمەوە هەیە وەکوتە بێژ هەم لە پێجە تایبەتەکانی خۆمان. باشە هەرچەندە ینی گلەی زۆر هەیە لەوەی کە گرتە ڤیددیۆیەکان بڵاو دەکرێنەوە سەبارەت بە ناوی پێشمەرگە، بەڵام گرنگ بوو ئەم دەستگایانەش لێدوانی وەزارەتی پێشمەرگە لە بەرچاو بگرن. بەڵام بەدەر لەوە بێجگە لە میدیاکانی عەرەبی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانش زۆر جار باز لە پێشەڵکاری هێزەکانی پێشمەرگە دەکا. ینی تۆ باز دە پێکهاتەی عەرەبی سونە دەکەی، ئایا پێکهاتەی عەرەبی سونە ئەوەندە بەهێزن کە بتوانن ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کاریگەریان هەبێت لەسەر ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە بەوەی کە خۆیان دایانەوێت بەم شێوەیە راپۆردا بڕێژن؟ دیارە هەموو ڕێکخراوێکی نێونەتەوەی یان ناوخۆیی مافی هەیە کە چاودێری مافی مرۆڤ بکە لە ناوچەکان بەگشتی و بەتایبەتی لە حاڵەتی شەڕدا ئەبێ چاودێری بکە. ئێمە بۆ ئەوەیە کە بە هیچ شێوازێک نێڵین هیچ جۆرە پێشێلکردنێکی مافی مرۆڤ هەبێ لە گشت بەرەکانی شەڕدا، وەزارەتی پێشمەرگە فەرماندەی گشتی هێزەکانی پاراستنی هەرێم چەندەها جار ڕێنماییان بڵاو کردوێتەوە بۆ ئەوەیە کە بە هیچ شێوازێک هیچ جۆرە پێشێلکاریەک لەگەڵ خەڵکی سڤیل یان لەگەڵ بریندار یان لەگەڵ ئەوانەی تەنانەت داعشش بن کە ئەژیرێن وەکو دیل، چونکە ئەوە بە پێی یاساکانی نێونەتەوەیی بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەوانە. جگە لەوەش ئێمە ڕێکەوتنێکمان هەیە لەگەڵ ڕێکخراوی جنیڤا کۆڵ کە ئەمە ڕێکخراوێکە لە سویسراوی ڕێکخراوێکی گەورەی جیهانیە کە چەندەها خول بۆ هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تری پاراستنی هەرێمی کردوێتەوە بۆ ئاشناکردنیان بە مافەکانی مرۆڤ و بەتایبەتی لە حاڵەتی شەڕدایە. ئێمە کێشەیەکمانەیە لەگەڵ ئەم ڕێکخراوە نێونەتەوەیانە کە بێ ئەوەی لێکۆڵینەوەیەک بکرێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگەیان لەگەڵ دام و دەستگاکانی تری پەیوەندیدار یەکسەر ئەو گوتانەی کە وەرئەگیرێ لە هەر کەسێک لەو کەسانەی کە لە ناوچەکانن یان لە بەرەکانی شەڕدا بێ لێکۆڵینەوەکردن یان بێ داواکردنی ڕوونکردنەوە لە لایەنێکی تر، ینی ئەو لایەنەی کە شکایەتی لێکرێ بە شێوازی ریپۆرت بڵاوەکرێتەوە. ئێمە لەگەڵ بەڕێز کاک دیندار زێباری ئوستافێکی گەورە چەندەها جار ئێمە کۆبنەوەمان هەم لەگەڵ مینستری ئینتەرنەشناڵ کردووە، لەگەڵ ڕێکخراوەکانی تری مافی مرۆڤ کردووە و ئێمە لەگەڵیانە ڕۆیشتووی لە ناوچەکانی جەلەولاوە هەتاکو ناوچەکانی شنگال هەموو ناوچەکان و بە ئازادانە پێمان گوتون کە لەگەڵ خەڵکی ناوچەکانە قسە بکەن، لێکۆڵینەوە بکەن، پرسیار بکەن، کۆبنەوە بکەن. لێکۆڵینەوە لەو راپۆرتانەی کەتیە کە زۆر جارەیە مەسەلەن باسەکە ئەڵێ کەسیان نەهێشتۆ بێتە ناو مەسەلەن نمونە جەلەولا کە بردومانە بۆ جەلەولا خۆیان بینیوانە کە جەلەولا پڕ بۆتەوە لە خەڵکی هاوڵاتی کە گەڕاوەتەوە لە کورد، لە عەرەب، لە تورکمان، لە سوننا، لە شیعە، لە هەموو ئەو پێکاتانەی کە هەن. بەڵام هەندێک ناوچە خۆیان بینیوە هێشتا ناوچەکە جێی شەڕە، هێشتا نە مینەکان هەڵگیراون نە هیچ خزمەت گوزاریەکی بۆ ڕۆیشتووە، بەڵام بە پێ ڕیپۆرتەکانی ئەوان ئەڵێ مەنعی خەڵک کراوە بڕوە. تەنانەت ئەو خەڵکەی ئەو ناوچانە زۆربەیان لە
ناو کامپەکانی کە لە سنووری هەرێمی کوردستان بووە ڕەنگە خۆیان ئارەزووی گەڕانەوەیان نەبووە تا ئەو کاتێک کە خزمەتگوزاریەکان بگەنە ناوچەکانی خۆیان یان شەڕ لەوان دوور بێتەوە یعنی مەترسی لەو ناوچانە دوور بێتەوە. ئێمە زۆربەی ئەو ڕەخنانەی ئەوان یان ئەو ڕیپۆرتانەی ئەوان ئەوەی کە پەیوەندیدار بێ بە وەزارەتی پێشمەرگە وەڵاممان داونەتەوە لە ڕێگای لیژنەی بڵێن وەڵامدانەوەی ڕێکخراوە نێونەتەوەیەکان بە تایبەتی کە بەڕێز کاک دیندار زێباری سەرپەرشتیەکە. باشە، ینی زۆر جار تۆمەتەکان بۆ هێزی پێشمەرگە زۆر لەوە زیاترە کە ئێستا ئێمە باسمان لێوە کرد، ینی دەڵێن لەوەتەی زەکانی پێشمەرگە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرمی کوردستانی کەوتۆتە ژێر کۆنتترۆلی خۆی لە هەوڵی ئەوەدا بووە لە هەندێک شوێن گوندەکان تێک بدا و لە هەندێک شوێنش ڕێگری کردووە لە گەڕانەوەی عەرەبەکانی ئەو ناوچانە. چۆن ئێوە دەتوانن ئەمە ڕەت بکەنەوە؟ چۆن بیسەلمێنن کە ئەم بۆ چوونانەیوان ئەم راپۆرتانەی ئەوان بنەمایەکی بۆ نییە؟ وەکو باسم کرد ئێمە بە سێ جۆر وەڵاممان داونەتەوە. جۆرێک بە کۆبوونەوە لەگەڵ بە هاوکاری بەڕێز کاک دیندار زێباری و ئەو ستافەی وەڵامدانەوەی ڕێپۆرتەکانی نێونەتەوەی یان ئەو ڕێکخراوانە ڕوبەڕوو لە کۆبوونەوەکان لەگەڵیانە. دووەمیان بە نووسراوی فەرمی ئێمە وەڵامی ئەو ڕێکخراوانەمان داونەتەوە. سێهەم بە گەڕانی مەیدانی یعنی بە سەردانی مەیدانی بۆ ئەو ناوچانە. تیمەکانی ئەو ڕێکخراوانەمان بردووە بۆ هەموو ناوچەکانی ئەو شار، بۆ هەموو ئەو ناوچانە کە ئەوان دەستنیشانیان کردووە کە گوایە منع کراوە هێزەکانی پێشمەرگە خەڵک بڕاتە ینی خەڵک بێڵتەوە بڕاتەوە بۆ ئەو ناوچانە بۆ ئەوەی بە چاوی خۆیان ببینن ئایا ئەو ڕووخانی ئەو گوندانە ئایا ئەوە کاری ئامێریکی شۆفڵە یان کاری تەقینەوەی تیرۆریستانە یان کاری بڵێن بۆم ڕێژکردنی یعنی بۆمبارانکردنی فڕۆکەی جەنگیە یان بەهۆی کاریگەری تۆپ و هەندێک ڕۆکێتەیە. ئێمە لە حاڵەتێکی شەڕی گەورەدا بووین، گەورەداین لەگەڵ تیرۆریستان، هەموو جۆرە چەکێکی تیا بەکاردێ، تۆپی بڵێن گەورە بەکاردێت، هاوەن بەکاردێ، ئاربجی بەکاردێ، جگە لەوەش جۆرەها ڕۆکێت بەکاردێ، جگە لەوە لە ئاسمانەوە چونکە زۆربەی تیرۆریستانی داعش ناو خانوەکانی هاوڵاتیانن یان لە ناو دام و دەستگای مەدەنین. ئەی من جارێک پرسیارێکم لێ کردن کە ئەو تۆمەتانە خەنە پاڵ هێزەکانی پێشمەرگەوتم ئەی ڕوومادی کە ئێستا زۆربەی ناوچەکانی تەخت کراوە یان فەلوجە بە یەکجارەکی وێران کراوە یان ئێستا ڕۆژهەڵاتی مووسڵ کە زۆربەی خانوبەرە و زۆربەی مزگەوت و زۆربەی کەنیسە و زۆربەی ئەوانە هەموو تەخت کراون، ئایا ئەوش دەستی پێشمەرگەیە؟ ئەمە پەیوەندی بەو حاڵەتە شەڕە گەورەوە هەیە، پەیوەندی بەو شێوازەی کە تیرۆریستان لغمڕێژی ڕێگا ئەکەن، خانوبەرە ئەکەن، مزگەوت ئەکەن، کەنیسە ئەکەن، ئۆتۆمبیل ئەکەن، تەنانەت مەیتی مردوەکانش بۆم ڕێژەکەنەوە، تەنانەت زۆر جار حیوانەکانش بۆم ڕێژەکەن، منداڵ بۆم ڕێژەکەن. یعنی لەبەرەوەیە ئەوە شێوازی شەڕەکەی کە وای کردووە کە ئەو ناوچانە وێرانکاریکی زۆر گەورەی تێدا هەبێت. باشە، لە شەڕی مووسڵدا با بینە سەر دۆسەی مووسڵ ئێستا هێزەکانی پێشمەرگەی کوردستان هیچ ڕۆڵێکی هەیە؟ ئێمە لە سەرەتای شەڕ یعنی لە بەری ڕۆژهەڵاتی مووسڵ بە پێی ڕێککەوتنەک و پلانێکی هاوبەش لەگەڵ هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق و لەگەڵ هاوپەیمانان ڕۆڵێکمان هەبوو لەو شەڕەدا، چەند ئامانجێکمان هەبوو، ئامانجەکانی خۆمان هەمووی بە سەرکەوتووی پێکا و گەیشتینە ئەو شۆدانە و ڕێگاشمان کردەوە بۆ هێزەکانی سوپای عێراق کە بە ئاسانی بەرەو شاری مووسڵ بڕۆن. بەڵام لەم پرۆسەی ئێستش ناوچەی ڕۆژهەڵاتی مووسڵ ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان نە لە پلانەکەدا و نە لە پلانەکە هیچ ڕۆڵێک نە هیچ ئامانجێکمانەیە، چونکە تەنها هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق وەکو سوپا، هێزەکانی حەشدی شەعبی، هێزەکانی پۆلیسی فیدراڵی و هێزەکانی دژەتیرۆر ئەوان ئەو پرۆسەیە ئەنجامەدەن. کەوایە لە بەرەی ڕۆژاوای مووسڵدا یەکەکانی سەر بە سوپای عێراق پێویستیان بە هاوکاری پێشمەرگەی کوردستان نییە، تەنانەت لە ڕووی لۆجستیەوەش؟
بێگومان لە لۆجستیەوە هەتاکو ئێستا ئێمە لە سەرەتای داڕشتنی پلانی ڕزگارکردنی مووسڵ ئێمە گەورەترین هاوکاری لۆجستیمان سازداوە بۆ هێزەکانی سوپای عێراق بەگشتی و هەتاکو ئێستاکە بەردەوامە. ئەو هاوکاری لۆجستیە ئەوەیە کە یەکەمین جارە لە دوای ساڵی 91ەوە کە هێزەکانی سوپای عێراق بە ناو کەرکووکەوە هاتوون بۆ ناوچەکانی هەولێر و سەربازگەیان دروست کردووە لە ناوچەکانی مەخمور، لە ناوچەکانی دیبەگە، خازر، لە ناوچەکانی نزیک ئاسکی کەلک، لە ناوچەکانی نزیک بڵێن سەدی مووسڵ و هەتاکو ئێستاش ئەو ڕێبازەی ئەنی ئەو ڕێگایی کە هەمووشۆ پێئەکرێ و پێویستەکانی جەنگی بۆ ئەو سەربازگانەوە بۆ ئەو هێزانە کە ئەڕوا هەمووی لەو ڕێگایانەوە کە ئەمە ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی ئەبێ لە سەرکەوتنی شەڕەکان. ئێمە توانیمانە جگە لە هاوکاریکردنیان جگە لەوەی کە ڕێگاکانیان بۆ پاکەینەوە ڕێگای چوونە ناو مووسڵ هەتاکو ئێستاکە بەردەوام هەماهەنگیان لەگەڵاکەین هەم لە ڕووی زانیاریەوە هەم لە ڕووی لۆجستیەوە و هاوکاری هێزەکانیان کە بگەنا ئەو ناوچان. باشە لە سەرەتادا ژوورێکی کردداری سەربازی لە شاری هەولێر بوو بە بەشداری هێزەکانی هاوپەیمانان و سوپای عێراق و نوێنەرانی وەزارەتی پێشمەرگە. ئەو ژوورە هەرماوە یاخو شوێنەکەی گۆڕدراوە؟ بەڵێ ئێستاش هەر هەمان ئەو ژوور بۆ هەماهەنگی ماوە. ئەو ژوورە ئێمە جگە لەو ژوورە ئێمە لە ناو وەزارەتی پێشمەرگەش بە هەمان شێوە ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەشمان هەیە لەگەڵ چەند فەرماندەیەکی هێزەکانی سوپای عێراق یعنی بە هەموو جۆرەکانی هێزەکانی سوپای عێراق. ئەو ژوورەش کە پێ ئەڵەن ناوەندی هەماهەنگی هەولێر بۆ هەماهەنگی لەگەڵ هێزەکانی سوپای عێراق و هێزەکانی هاوپەیمانان کە ئەو ژوورە لەلایەن فەریق ڕوکن عەلی فرێژی سەرپەرشتی ئەکرێ کە فەرماندەیەکی سوپای عێراقە هەتاکو ئێستاش ماوە لە هەولێر. کەواتە هەماهەنگیەکان بڕیاری ئۆپراسیۆنی سەربازی و جموجۆڵەکانی سەربازی لە هەولێرەوە بۆ هێزەکان دەچێت. بێگومان تاکو ئێستا وەکوتم ماوە، یعنی تاکو ئێستا ئەوان دیارە ژوورێکی ئۆپراسیۆنی تایبەتی خۆیان هەیە کە لیوان نەجم هێن ڕزگارکردنی مووسڵ پێشتر لە ناوچەکانی مەخمورەوە ئێستا شەر ناوەندەکەی لە ناوچەکانی مەخمور مابوو دوایی کە گەیارە ڕزگار کرا ناوەندێکی تریان لە ناوچەی گەیارە دروست کردووە لە چواردەوری مووسڵ دیارە ئەوان بە هەمان شێواز ژووری عملیاتی خۆیان هەیە بەڵام وەکو ژووری هەماهەنگی لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و هاوپەیمانان وەکو باسم کرد تاکو ئێستا لە هەولێر ماوە. باشە لەوەتەی ئۆپراسیۆنەکانی مووسڵ دەستی پێکردووە تاوەکو ئێستا هیچ کاتێک سوپای عێراق داوای هاوکاری لە وەزارەتی پێشمەرگە کردووە؟ وەکو باسم کرد لە ڕۆژهەڵاتی مووسڵ بەڵێ بەڵام لەم پرۆسەی ئێستای ڕۆژ ئاوای مووسڵ نە. بەڵام دەکرێت پێمان بڵێ هاوکاریەکان ینی بە چ شێوەیەک بوو هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان؟ لە ڕۆژهەڵاتی مووسڵ هاوکاریەکە وەکو باسم کرد ئێمە بەشێکی گەورەی پرۆسەکە لە ئەستۆی ئێمەدا بوو. ئێمە لە ناوچەکانی خازر لە ناوچەکانی باشیق لە ناوچەکانی نزیکی سەدی مووسڵ و ئەو ناوە یعنی لە سێ قۆڵەوە ئێمە پرۆسەی سەربازی زۆر گەورەمان ئەنجامدا و توانیمان هەموو ئەو ڕێبازە سەرچیانەی کە بەرەو مووسڵ ئەڕۆن یعنی داخلی مووسڵ ئەبن بە تایبەتی ئەو ڕێگا سەرچیەی کە هێزی سەربازی عێراق بەرەو لە گۆگجەلیەوە چوە ناو مووسڵ ئەوە هێزی پێشمەرگەی کوردستانە ئەو ڕێگایی پاک کردەوە و ڕێگای بۆ سوپای عێراق کرد بەوێدا بڕوە. جگەل لەوە ئەو پرۆسەیە کە ئەنجام درا لە ناوچەی خازر بە تایبەتی لە دەستپێکی شەڕەکان یعنی لە یەکەمین پرۆسەی دەستپێک لە مانگی دا کە دەستی پێکرد لە هەفتەی دەکە دەستی پێکرد یەکەمین جار کە ئەو 8 گوندە ڕزگار کرا کە هێزەکانی وەزارەتی پێشمەرگە و 7 بە یەکەوە ئەو پرۆسەیان ئەنجامدا ئەوە ڕێگا خۆشکەر بوو بۆ هێزەکانی سوپای عێراق کە لەوێەوە بەرەو شۆرە بڕۆن و بتوانن حەمام العەلیل بگرن کە ئێستا پرۆسەی ڕزگارکردنی ڕۆژهەڵاتی مووسڵ لە حەمام العەلیلەوە کرێ یعنی سەرەتا کە ئێمە توانیمان خازر و ئەو ڕێگانە پاکەینەوە ڕێگامان خۆش کرد کە هێزی سوپای عێراق بەرەو شۆرە ناحیە شۆرە و لەوێەوە بڕوە بەرەو حەمام العەلیل ئێستا کە لە حەمام العەلیلەوە بەرەو معسکەری غزلانی و بەرەو معمەلی سوکەر و بەرەو مەپاری بڵێن مووسڵ ڕۆیشتن. زۆر باشە با بینە سەر حەشدی شابی لەم لەو لای ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێمی کوردستان جێبیستی ئەوە دەبین ینی جێویستی بوونی هەوڵێک
دەبین کە دروستکردنی یەکەی سەربازی سەر بە حەشدی شعبی ئەمە ئەم جۆرە هەوڵانە وەزارەتی پێشمەرگەی نیگەران کردووە یاخودنا. ئێمە هەتاکو ئێستا جگە لەو دوو حاڵەتەی کە ڕوویدا پێشتر یعنی بەر لە 2 ساڵ کە هەندێک بڵێن چەکداری سەر بە حەشدی شعبی لە ناوچەی تۆسخورماتوو کە خەڵکێک بوون ئاژاوەیان دروزە کرد یعنی بڵێن بەگشتی وەکو حەشد نا بەڵام وەکو ئەفرادی ناو حەشد پەلاماری خەڵکیان ئەدا خەڵکیان ئەرفان ڕێیانەگر لە ئۆتۆمبیل تەقیان لە ناو گەڕەکەکانە کرد کە هەندێک کێشە لەوێ دروست بوو دوای ئەوە کە کۆمیتەیەکی هاوبەش لە نێوانی هەم ئەنجومەنی قەزای دۆسخورماتوو هەم هێزەکانی حەشدی شعبی و هێزەکانی پێشمەرگە دروست بوو لەو کاتەوە کێشەکان نەمان بە هەمان شێواز لەم ماوەی دواییدا کە لە ناوچەکانی نزیک شنگال کە هەندێک بڵێن هاون و هەندێک تەقە لە نزیک سەنگەرەکانی پێشمەرگە کرا کە بۆ هۆکارێک بۆ هەندێک لێدوانی تند لێ نێوان هەردوو لە بەڵام دوای سەردانیکردنی هەندێک فەرماندەی حەشد بە تایبەتی بەڕێز هادی عامری و هەندێک فەرماندەی پێشمەرگەش لەو ناوچانە کە یەکتریان بینی ناوچەیەکی بۆشایی هەبوو کە ناوچە بۆشاییەکە ڕزگار کرا هەتاکو ئێستا هیچ کێشەیەکی ئەو تۆ دروست نەبووە. ئێمە دەخوازین هیچ کێشەیەکمان نەبێت لە ئایندەشدا نە لەگەڵ هێزەکانی حەشدی شعبی نە لەگەڵ هێزەکانی سوپای عێراق نە لەگەڵ هێزەکانی پۆلیسی فدرالی یان هەر هێزێکی حکوومەتی فدرالی عێراق. دیارە ئەگەر کێشەش هەبێت لەسەر ئەو ناوچە کوردستانیانی کە ئێستا هەمووی لەژێر بڵێن دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەی کوردستانە ئەوە بێگومان لە ڕێگای دەستور و لە ڕێگای یاساکانەوە چارەسەر ئەکرێ یان لە ڕێگای ڕێفراندۆمە لە دوایدا کێشەکان چارەسەر ئەکرێ. ئێمە ناخوازین هیچ کێشەیەکمان لە ڕێگای چەکەوە چارەسەر بکرێ بەڵکو هەمووی لە ڕێگای یاسا و لە ڕێگایکی گفتوگۆ و حیوارێکی جاو لەگەڵ لە نێوان هەردوولا. باست لە هادی عامری کرد کە سەرۆکی یەکەیەکی حەشدی شعبیە و گفتوگۆی لەگەڵ فەرماندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان کردووە. پرسیاری من لێرەدا ئەوەیە بۆ پێی کە حەیدەر عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقە و سەرپەرشتی هێزەکانی حەشدی شعبیش لەژێر دەستەڵاتی ئەودایە هیچ ڕێککەوتنێک هەیە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و حەشدی شعبی بەوەی کە لە هەر ئەگەرێکدا ڕوبەڕوو یەک نەبنەوە؟ لەبەرەوە پێویستی بەو جۆرە ڕێککەوتنە ناکە. بەڵێ حکوومەتی فدرالی عێراق کۆمەڵێکی هێزی هەیە لەوانە وەکو باسم کرد ئەو هێزانەی سوپای عێراق کە سەر بە وەزارەتی بەرگری حکوومەتی فدرالی عێراقن لەگەڵ هێزەکانی سەر بە وەزارەتی ناوخۆن کە وەکو هێزەکانی پۆلیسی مەحەلی پۆلیسی فدرالی هێزەکانی دژە تیرۆر جگە لەوە ئێستا هێزەکانی حەشدی شعبین کە پێشتر ئەو هێزانە لە لایەنەکانی برایانی شیعە و دوای سونەش تێکەڵاو کرا و ئێستش هەندێک ناوچەکان ڕەنگە تورکمان و مەسیحی و شەبەک و ئێزیدی و ئەوانەی تێکەڵاوەکەن ئەوە بەهۆی یاسایەکەوە لە پەرلەمانی عێراق کرا بە هێزێکی یاسایی و وابەستە کرا بە فەرماندەی گشتی هێزەکانی چەکداری عێراق دیارە وەکو هێزەکانی تری عێراق. ئێمە وەکو هەرێمی کوردستان تا ئێستا بەشێکی دەوڵەتی فدرالی عێراقین لەبەر ئەوەیە ناتوانین ڕێککەوتنی تەنها لە نێوان وەزارەی پێشمەرگە لەگەڵ بەشێکی لە هێزەکانی عێراقدا بکەین بەڵکو ئێمە وەکو پێکاتە بە پێی دەستور ئێستا هەموو هێزەکانی پێشمەرگەی کوردستان هەموو هێزەکانی هەرێم بە پێی بڕگەی 5 مادەی 121 دەستور هێزێکی فەرمی و هێزێکی پاراستنی هەرێمی کوردستانین چ هێزی پێشمەرگە چ هێزەکانی پۆلیس چ هێزەکانی ئاسایش لە ئیطاری ئەو دستورەدا ئەو پەیوەندیە ڕێک دەخرێ لە نێوانی هێزەکانی هەرێم و هێزەکانی حکوومەتی فدرالی عێراق. لە حکوومەتی فدرالی عێراق بەڕێز عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی حکوومەتی فدرالی عێراقە لە هەرێمی کوردستان بەڕێز سەرۆک بارزانی فەرماندەی گشتی هێزەکانی هەرێمی پاراستنی هەرێمی کوردستانە بە پێی یاسا یعنی بە پێی یاسا و بە پێی بەتایبەتی یاسای سەرۆکایەتی هەرێم لە ئێستادا لە هەرێمی کوردستان و ئەو عێلاقە ئێمە وەختی خۆی
بە پێ ڕێککەوتنێک کە کرا لە ساڵی 2007 ئەو کاتێک کە دەسەڵات گوازرایەوە لە نێوانی هێزەکانی فرێنەتەوە بۆ هێزەکانی عێراقدا ئەو کاتە ڕێککەوتنێکی فەرمی هەیە ینی بڵێن یادداشتێکی لێتێگەیشتنێکی فەرمی هەیە کە ئیمزا کراوە بە ئامادەبوونی فەرماندەکانی هێزەکانی فرێنەتەوە لە 2007 لە هەولێر لەگەڵ نوێنەری بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەو کاتە جەنابی کاگنیچیدوان بەرزانی ئیمزای ئەو ڕێککەوتنە کردووە ئەوە یادداشتێکی لێتێگەیشتن بووە لەگەڵ موفق ڕوبێعی کە نوێنەری حکوومەتی فیدراڵی عێراق بووە یعنی ئەو پەیوەندیەی لە نێوانی هێزەکانی عێراق و لەگەڵ هێزەکانی حکوومەتی فیدراڵی عێراق و لەگەڵ هەرێمی کوردستان لەو یادداشتە لێتێگەیشتنە ڕێک کراوە چۆن هەماهەنگی و چۆن ئەبێن بڵێن پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتریە. بەڵێ دیارە کات زۆر بە پەلە دەڕوە پێم باشە بچینە سەر هەوڵەکانی چاکسازی لە دام و دەستگاکانی حکوومەت بەتایبەت لەسەر وەزارەتی پێشمەرگە بوەستین هەوڵەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە بەکوێ گەیشت. دیارە پرۆسەی چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە تەنها وەزارەتی پێشمەرگە ناگرێتەوە بەداخەوە لەم ماوەیە دواییدا ینی ئێمە ئەڵێن بەداخەوە و داوا لە برایانی بەڕێزمانەکەین لە هەموو هۆکارەکانی ڕاگەاندن کە زۆر تەرکیزیان کردو بۆ سەر وەزارەتی پێشمەرگە و ببووە هۆکارێک کە خەریک بوو هێزی پێشمەرگە لە کەدار بکە سەرڕای ئەوەی ئەو ناوبانگە گەورەی هێزی پێشمەرگە کە لەسەر ئاستی جیهانە کە شانازی پێوە ئەکرا بۆ هەندێک کێشەی بچووک خەریک بوو خۆمان بەدەستی خۆمان بەهۆی ڕاگەیاندنی خۆمان لە کەداری کەین کە ناوبانگێکی لە دنیادا ناوبانگێکی گەورەیە. چاکسازی پرۆسەیەکی گشتگیرە لە هەموو حکوومەت هەرێمی کوردستان تەنها وەزارەتی پێشمەرگە نیە هەموو وەزارەتەکانی حکوومەت هەرێمی کوردستانی گرتووەتەوە چ وەزارەتی دارایی تەندروستی شارەوانی وەزارەتی بڵێن سامانە سروشتیەکان وەزارەتی پێشمەرگەش لە ضمنی ئەو وەزارەتانەیە بەگشتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەموو وەزارەتەکانی کردوێتەوە لەبەرەوەی ئێمەش بەشێکی لەو حکوومەتەی هەرێمای کە ئێستا پرۆسەیەکی چاکزازی تیا ئەنجام دەدرێت لە هەموو بوارەکانە یەکێک لەو پرۆسەیە مەسەلەی بڵێ جێبەجێکردنی سیستەمی بایۆمەتری بۆ زانینی هەموو لایەک ئێمە سیستەمی بایۆمەتریمان لە وەزارەتی پێشمەرگە ئەنجام داوە ئەتوانین بۆین هەتاکو ئێستا نزیکەی زیاتر لە 42,000 کەس لە وەزارەتی پێشمەرگە چوونەتە ئەو سیستەمەمەوە هەفتەی پێشوو کۆبوونەیەکمان ئەنجامدا لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی یاریمی کوردستان و جێگیری سەرۆکی ئەنجومەنی حکوومەتی یاری کوردستان بە ئامادەبوونی بەڕێز وەزیری پێشمەرگە و فەرماندەی هێزەکانی 1970 و بڕیار درا ئیتر لە یەکی سێەوە هێزەکانی 1970 بشنە پرۆسەی بایۆمتریەوە ئەمە یەکێک لە بڵێن هەنگاوەکانی پرۆسەی چاکسازی بۆ دۆزینەوەی ناوی دووبارە یان دووموچە یان سێموچە چونکە بەو سیستەمە ئەتوانین لە ئایندەدا ئەو بدۆزینەوە جگە ئەوەش ئێمە لە وەزارەتی پێشمەرگە ماوەی چەند مانگێکە لیژنەیەک پێداچوونەوە بە کەم ئەندامان دەکا و پاکسازی لیستی کەم ئەندامان دەکەین دوای ئەوە پرۆسەیەکمان هەیە بۆ پاکسازی لیستی خانەنشینانی پێشمەرگە بە شێوازێکی گشتی ئێمە ئێستا خەریکی گۆڕینی سیستەمی پێکهاتەی وەزارەتی پێشمەرگەین کە کەمکردنەوەی بڵێن پێکهاتە ئیداریەکان و زیادکردنی بڵێن پێکهاتە شەڕکەرەکان کە ئەوە لە هەفتەی پێشوو بەڕێز وەزیری پێشمەرگە ئیمزای کرد کە دیوانی وەزارەتمان کەم کردوێتەوە و ئەو زیادەمان گواسۆتەوە بۆ سەر ئەجوێزینەوە بۆ سەر یەکە شەڕکەرەکان کە بەداخەوە ئەوش لە هەندی هۆکار بە غەڵەتیان تێگەشتون وای زانی کە ئێمە پێشمەرگە یان ئەفسەر دوور ئەخەینەوە لە وەزارەتی پێشمەرگە کە ئەوە دوورخستنەوە نییە بەڵکو گۆڕینی میلاکە لە میلاکی ئیداریەوە بۆ میلاکی شەڕکەر جگە لەوەیە کۆمەڵێکی زۆر هەنگاوی ترمان هەیە لە وەزارەتی پێشمەرگە بۆ ئەوەیە جارێکی پێداچوونەوە بە هەموو کاروبارەکان بکەین کە گونجاو بێ لەگەڵ ئەو پرۆسە چاکسازیە گەورەیە کە لە حکوومەت یاریمی کوردستان ئەنجامە باشە ئەگەر بە کورتی وەڵامم دەیتەوە بازدەوە دەکرێن لە نێو وەزارەتی پێشمەرگەدا ینی گەندەڵی کراوە لەبارەی گرێبەستەکانی تایبەت بە کڕینی چاک بە دابینکردنی پێداویستەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ئەمە هەتا چەند ڕاستە ئەمەش ئەکەوتە بڵێن قاڵەبی پروپاگەندەوە کە تو وتت گەندەڵی ئەبێت بسەڵمێکە گەندەڵیەکە کراوە
هەتاکو ئەم لە حەزەیە کە ئێمە من لەگەڵ بەڕێستانە قساکەم بەڵێ ئێمە دیوانی چاودێری دارایی دەستگای نەزاها کە ئێمە ملکەچین وەکو وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی هەفتاش ئێمە ملکەچین بۆ هەر وردبینیکردنێک لەلایەن هەر دادگایەکی وردبینیکردنی حکومەت هەرێمی کوردستانەوە وەکو وتم چ دیوانی چاودێری دارایی چ لژنەی نەزاها بەڵێ ئەوان هاتوون داوای هەموو دۆسیەکانیان کردووە هین کڕین کە لە وەزارەت ئێمە نەوەکو دۆسیەی ئەم ماوەی شەڕە بەڵکو تومانە لە ساڵی 2010 کە ئێمە وەزارەتی یەکگرتو دروست بووە ئەتوانن سەیری هەموو دۆسیەکان بکەن هەموو گرێبەستەکان بکەن و ئێمە ئەمە ئامادەی هەموو لێکۆڵینەوەین هەموو پرسیارێکین بەڵێ پێداچوونەوە کراوە بەڵام هەتاکو ئەم دقەیە هیچ کەسێک نە سەڵماندوویەتی گەندەڵی هەیە چونکە ئەگەر سەڵماندن گەندەڵی هەیە ئەبێ خەڵک حکم بدرێ لەبەرەوە تا ئێستا هیچ کەسێک حکم نەدراوە لەلایەن یاساوە لەسەری نەسەپێنراوە کە ئەمە تاوانبارە بە تۆمەتی گەندەڵی لەبەرەوە تکا ئەکەین ئیتر ئەم ناتۆرە نەخرێتە سەر وەزارەتی پێشمەرگە ئەگەر هەر کەسێک جەریمەیەکی کردووە ئەگەر هەر کەسێک تەقسیرێکی کردووە لە واجبەکەی خۆی بە پێی یاسا هەموو وەزارەتی پێشمەرگە لە پێشمەرگەیەکەوە تا باڵاترین پلە ئامادەیە بۆ لێکۆڵینەوە و بۆ سزا بەڵام لەو کاتێک کە بەسەری دابسە پێ بەڵام هێشتا هیچ کەسێک لە وەزارەتی پێشمەرگە هیچ کەسێک هیچ بڵێن بڕیارێکی گەندەڵی یان بڕیارێکی کەم تەرخەمی یان حکومدانێک بەسەریا نەسەپاوە. بەڵێ بەڕێ جەبار یاوەرە مینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەشدار بوو. بەڵێ بەڕێزان دەچینە ناوبڕێک و دواتریش دۆسەی تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. دووبارە سڵاو بینەرانی بەڕێز تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە دیاردەی کۆچکردنی گەنجان بۆ دەرەوەی وڵات و پلانی وەزارەتی کار و کاروباری حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان لەو بارەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستانمان کردووە. جەنابی وەزیر بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. دوو ڕۆژ بوو کۆنفرانسێکتان ساز کرد بوو دیار بوو ینی بەدواداچوونێکی وردتان بۆ ئەم دیاردەیە کرده بوو با لە هۆکارەکانەوە دەست پێ بکەین دەرەنجام چی بوو؟ بسم الله الرحمن الرحیم. هەڵبەتە ئێمە کاتی کە لەگەڵ ڕێکخراوی UNFPA دانیشتین تایبەت بە هۆکارەکان و ئەسباب و ئەمانە چۆن گەنج ئەم وڵاتە جێ دێڵێەوە لە وڵاتەدا بۆ گەنج ئەوەندە بێزارە لە وڵاتەوە دەیەوێت ئەم وڵاتە جێ بێڵێ ئێمە گەیشتین ئەو ئەنجامە کە دەبێت ئێمە کۆنفرانسێکی بۆ بگرین ئەم کۆنفرانسە تایبەت بێ بە وەستان لەسەر هۆکارەکانی کۆچ و کاریگەریەکانی کۆچی گەنج وە ڕێگا چارەکان کامانن کە بتوانین لە داهاتوودا لەم هەرێمەدا ئێمە خزمەتی لا و گەنجانی وڵاتی خۆمان بکەین. دیارە هۆکارەکان بەسەر چەند تەوەرەیەکدا بەش بوونەوە ئێمە لە پانێڵەکانی ئەم کۆنفرانسەش هەر بە هەمان شێوە دابەشمان کردبوو کە بەشێکی هۆکاری سیاسیە بەشێک هۆکاری ئابوووریە بەشێک هۆکاری دەرونی و کۆمەڵایەتی و ئەمانەی کە هەر حەزێکە لە ناخی کەسێکە کە دەبینێ لە کەناڵەکان یعنی وڵاتێکی خۆش پیشان دەدا شوێنێکی خۆش پیشان دەدا کاریگەری سیاسی لە پێشەوەی هۆکارەکانت باس کرد ئایا بەفعلی هۆکاری سیاسی وا لە گەنج دەکا یعنی ئەوە یەکەمین هۆکاری بێ دڕوو لە دەرەوە هۆکارێکی گرنگە زۆر سەرەکیە لە مەسەڵەی کۆچی گەنج لەبەر ئەوەی چونکە ناتەبایی سیاسی لە هەرێمی کوردستان جێنەکردنی پرانسیپەکانی دیموکراسی لە چۆنیەتی مامەڵەکردنی سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئیدامی حالەتی تەواوی چەسپاندنی بنەماکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان وای کردووە کە گەنج بە چاوێکی تەشاؤمیەوە بە چاوێکی ڕەشبینەوە بە ڕەشبینیەوە سەیری دۆخی هەرێمی کوردستان و داهاتووی هەرێمی کوردستان بکە پێی وایە کە سیاسیەکان خەریکە دۆزەخێکیان بۆ دەچن بەڵام بوان لێ دەکەن ئەوەی کە ئێستا هەرێمی کوردستان پێیدا تێپەڕ دەبێ ینی حالەتێکی ئاساییبی لە هەر وڵاتێک نیقاشی سیاسی هەیە کێشۆ گرفتەیە و هەموو کاتێک حزبە سیاسیەکان خۆی بەڵێ ئەمە هەیە خۆی ئێمە لە کاتی مناقەشاتی سیاسیە لە هەموو دنیا
دوو جۆری پێوەەر هەیە کە مناقەشە ململانەی سیاسی پێبەڕێوە دەچێت پێوەرێکیان هەیە پێوەری سفریەوەتە پاکتاوکردن و وە کەس ئەتراب بە کەس نەکردن و هەوڵدان بۆیکەوە بە تەواوی یەکتر بپێچنەوە پێوەرێکیش تریش هەیە پێوەرێکی دیموکراسیە و لەسەر بنەما دیموکراسیەکان ململانەی سیاسیەکان دروست دەبێت لە هەرێمی کوردستان ئەوەی کە ڕزد کراوە وێنەی گیراوە زیاتر ئەو بارەیە کە لابردنی یەکتر و نەهێشتنی یەکتر و پاکتاوکردنی یەکترەکە ئەمە زۆر مەترسیدارە کە دەبێت سیاسیەکان هەڵوێستەیەکی لەسەر بکەن و پێداچوونەوەیکی پێدا بکەن چونکە ببوورێنی دەکرێت ئێمە ئەگەر لە سەردەمی براکوژیدا هەتا ڕادێک ئەم قسەیە بچێتە بواری ینی واقعەوە بەڵام سیراعی سیاسی وەکو باسم لێوە کرد لە هەموو وڵاتێکەیە نابێت لە هیچ شوێنێکی دنیا نابێت ببێت سیراعی سیاسی و لە هەموو دنیاشدا سیراعی سیاسی هەیە و ملانەی لەسەر دەسەڵات هەیە ململانەی لەسەر ناوچە نفوزیەکان هەیە بەڵام ئەمە دەبێت بە پێوەریکردنی یەکتر وشەی قورسە ئەمە لە هەرێمی کوردستان ئەم جۆرە سیاسەتە ئێمە لە ڕابردوو لە داهاتوشدا ئەم وێنایە لەلایەن گەنج بۆ ململانەی سیاسیەکان گیراوە چونکە ئێمە بەپێی ئەو توێژینەوانەی کە مامۆستاکانی زان کۆم بوون زۆرەی ئەوانەی کە بەشداریان کردووە پانێڵیان پێشکەش دەکرد ئەم جۆرە ڕوئیان خستە بەردیدی ئامادەبووان و مشارکین لە کۆنفرانسەکە لەبەر ئەوە تۆ دەبێ حساب بۆ هەموو شتێک بکەیت لە کاتێک کە دیراسی حالەتێک دەکەیت حالەتی کە گەنجێک بە تەشاؤمیەوە سەیری واقعی سیاسی هەرێمی کوردستان کە پێی وابێ کە بەم شێوە دەبێت بەم شێوە مامەڵە دەکرێت ئەنجە ئەمە ینی خاڵێکی گرنگ بوو لە خاڵەکان کە لەسەری وەستین بەڵام ئەمە تەنها تاکە خاڵ نییە چونکە خاڵی ترمان هەیە مەسەلەن بەڵاوبوونەوەی گەندەڵی بەو شێوە فراوانەی کە لە هەرێمی کوردستان هەموو کاریگەرێکی سارێکی دیکە بکەم دکتۆر زۆربەی جارگەنجەکان لە قۆناغی گەنجەتی دەچنە دەرەوەی وڵات دوای بردنە سەری چەند تەمەنێک پاشان ینی بیر لە کوردستان دەکەنەوە جارێکی دیکە دەگەڕێنەوە بەڵام ئەو حیراکە سیاسێکی ئێوە باسی لێوە دەکەن لە ڕابردوودا تۆختر بوو ئێستا کاڵتر بۆتەوە حراکەکە مەوجودە و خۆشت دەزانە کە لە دەرەنجامی ئەم حراکە سیاسی وایل کردووە کە هەندێک لە مؤسساتی هەرێمی کوردستان لە کار کەوتووە وەکو مؤسسەی پەرلەمان کە ئەمە ینی گەورەترین دەستگایەکی تەشریعیە لە هەرێمی کوردستان کەواتە حراکەکە و ئاثەواری حراکەکە شوێنەوارەکەی زۆر گەورە بووە گەیشتۆتە ڕادەیە کە لە کاتی ئێستادا لە بەرچاوی هەمومان ڕوونە لەبەرەوەی ئێمە ناتوانین تەخەتی ئەمە بکەین بڵین نییە ئەمە وجودی هەیە وجودێکی حەیوی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بە نسبەت ئێمەوە ئەوەیە کە ئێمە تەنها وەکو پەیامێک بگەینین بە سیاسیەکان کە بزانن گەنجانی ئەم وڵاتە لە دۆخی سیاسی ئەم وڵاتە بێزار بوون و پێشیان وایە کە کۆمەڵی گرفتی گەورەیان بۆ داخوازیەکانی گەنج دروست کردووە بەم جۆرە ململانەیە کە ململانەیەکان سروشتین تۆ لە ڕووی ئەوەی کە بکەی ئەگەر بێت و بە پێوەرەکانی یاسا و دیموکراسیت و ئەمانە بکەیت چونکە لە هەموو دنیا هەروایە بە هیچ وڵاتێکی دیموکراسی ناتوانێت بەبێ حراکی سیاسی حرەکە و جوولەی خۆی بکە بەڵام ئەمانە دەبێت بە پێوەر مەدەنی و شارستانیەکاندا بڕۆن لەبەرەوە ینی کاتێ ئێمە باس لەو خاڵە دەکەین باسمان لەو مەبەستەیەوە پێمان وایە کاریگەری بووە لەسەر دەرونی گەنج و وای کردووە کە گەنجەکان بە جۆرێک سەیری ئەم واقعی هەرێمی کوردستان بکەن ئەنجا خاڵی ترمان ینی تەمە ئەمە وەکوتم تاکە خاڵ نییە خاڵی تر مەسەلەن وتمان لە بواری ئابووریە لە بواری دەرونیە لە بواری بوونی ینی ئەو گرفتانەی کە لە ڕووی دەرونیەوە بۆ گەنج لە بواری ئابووری کرد پێ وایە گەنجێک لە وڵاتی تورکیا باری ئابووری لە گەنجێکی هەرێمی کوردستان باشتر بێت کە لە وڵاتی خۆی کار دەکات یاخود گەنجێک لە کۆماری ئیسلامی ئێران داهاتی باشتر بێت کە ینی خەبات دەکات لە وڵاتێک خۆی هەروایە خۆی تۆ کاتێ ئێستا گەنجێکی ئێمە لە وڵاتێکی ئەوروپی دەژی دەبێت 8 ساعت کار بکە لەو 8 ساعتە 53% داهاتەکەی دواتر بداتە حکوومەت و ئەم داهاتە بۆ جیرفانی حکوومەت بڕۆوەتە ئەم لەوێەوە کە پێشوازی لێ دەکرێت لەبەر ئەوە نییە کە ئەم گەنجە کە چۆتە ئەوێ و گەنجێکە و بێوێ لە بەهشتێکا بژی بۆ ئەوەیەکەوە خزمەتی وڵاتەکەیان بک بۆ ئەوەیەکەوە داهاتێک بۆ وڵاتەکەیان دابین بکە لەبەرەوە ئەوان گرنگی بۆ بوارە دەدەن ئەم واقعە وایە ئێمە لە خاڵێکە لە تەوسیاتە باسی ئەومان کردووە کە پێویستە ڕاگەیاندنەکان لە هەرێمی کوردستانە هەردوو ڕۆکەی
وجودی گەنج لە دەرەوەی وڵاتە هەردوو ڕۆکەی دەرەوەی وڵات بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بگوازنەوە چونکە لەو توێژینەوانەی ئێمە بینیمان مەثەلەن بۆ نمونە لە توێژینەوەکانە کە دکتۆرێک پێشکەشی کرد دکتۆرە سەرنج یعنی لەگەڵ ئەو کەسانە کرابوو کە چوونەتە دەرەوەی وڵاتوتی مەثەلەن گەنج هەبوو وتوێتی من ئەو گۆرانیانەی کە لە ئەوروپا دەردەهێنرێن و سەربەحرەکان دەبینم کاریگەری لەسەر دەرونی من دروست کردو بچمە بە شتێکە لەوێەوە هەیە مەثەلەن یاخود ینی یەکێک لە هۆکارەکان نەبوونی ئازادیە بەو ڕادەیە کە گەنجەکە ویستویەتی لە هەرێمی کوردستان دەستی نەکەوتووە بە دوای ئازادیەکان ئەمە ینی پیشاندانی وەجهێکی بەهشتیانەی ئەوروپایە بە هەرێمی کوردستان و بە گەنجانی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر دەرونی ئەو دروست دەکاوە وا دەزانێت کە ئەمە لەوێ بەهشتێکەیە و ڕووی تێدەکا بەڵام لە هەمان کاتدا ئەگەداری ئەوە نییە کە دەبێت لە وڵاتێکی وەکو ئەوروپا دەبێت 8 ساعت ڕۆژانە کار بکە و دەبێت باجی خۆی بداتە حکوومەت و کۆمەڵە زەرائی بیدری لەسرە کە دەبێت بیدا ئەمە ئاگای لەو جانیبە نییە بەڵام بە کۆی گشتی لەوانەیە بەشێکش لە ینی گەنجانی هەرێمی کوردستان پێیان وابێ کە لەم وڵاتەش دەرفەتی کارکردن نیە لەم وڵاتە دەرفەتی تعبیر لە خۆدان نیە لەم وڵاتە ئازادی ڕادەربڕینەکانیان بەو شێوەیە یاخود هەندێک جار میدیاکان وا دەکەن ینی گەنج متمانەی بەخۆ نەمینێ گەنج ینی بەسەراحەت من قسە بکەم زۆر جار ینی جێبیستی ئەوە دەبین لە میدیاکان بە شێوەی خیتابی گەنج دەکا کە وەکو کەسێکی پەککەوتە دەست لە حکوومەت پان بکاتەوە داوای موچە خۆی گرفتەکان لە کوێن گرفتەکان لەوەن ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە 52 خەڵکی هەرێمی کوردستان لە کەرتی گشتیە بەڵام 48 لە کەرتی تایبەتە لە کاتێکە کە ستاندارێکی دەولی ئەگەر سەیری بکەین کەرتی گشتی لە هەموو دنیادا لە 120 تەجاوز ناکە واتە 120 تا 120 دەڕوە خەڵک لەوێەوە دەتوانێت ئەنی کار بکات و ئیش بکات 180 لە کەرتی تایبەتە لە هەرێمی کوردستانە کەرتی تایبەت لاوازە و نەتواندراوە ئەم کەرتە تایبەتێ بەهێز بکرێت لەوانەیە زۆرێک لە احتیکارکردن بۆ کەرتی تایبەتیش لە هەرێمی کوردستانە هەبوو بێ وای کردبێکە ئەو گەنجە نەتوانێت لە کەرتی تایبەتیش دەورێکی فعال و کاریگەری خۆی ببێنێ بۆیە تۆ دەبێ بێیتەوە ئێمە پرۆژێکی استراتیژیمان داناوە لەگەڵ بانکی دەولی باس لەوەیە کە ئێمە چۆن کەرتی تایبەت بەهێز بکەین لە هەفتەی ڕابردوو من لە وڵاتی جۆرجیا بووم دیراسی ئەم حالەتەی ئەوانمان کرد بینیم کە 80 لە سەدای خەڵک لە کەرتی تایبەتە 120 لە کەرتی گشتیە ئێمە چاوی لە دامەزراندنە هەر گەنجێک دەبینی خۆی هەڵەکە لەوەیە ئێمە نابێ بۆ چونکە لەبەر ئەوەی سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کە واتە خانەنشینی لە هەرێمی کوردستان دوو جۆرە زۆرێکی کەرتی گشتیە کە حکوومەتە کە دواتردا خانەنشین دەبێ و دەچێتە ماڵەوە دادەنیشێت جۆرەکەی تری ئەوەیە لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کرێکارانە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتوو ئەم سندوقە هەردووچی یەک سندوقە واتە لە کەرتی تایبەت و لە کەرتی گشتیش بە هەردووچیان بە یەک پێوەردا خانەنشین دەکرێت ئەمە کە لە هەرێمی کوردستان نەبووە کاریگەریەکی زۆری لەسەر دەرونی خەڵک دروست کردو پێی وایە بووە ئەگەر بێت و بچێتە کەرتی گشتی دامەزراندنی بۆ دەبی و دواترش خانەنشینی بۆ دەبی بەڵام ئەگەر بێت و لە کەرتی تایبەتی بێ خانەنشینی ئینعیدامەکە و نابێ لەبەر ئەوە ئێمە دەبێت ئێستا بینەوە جارێکی تر چوارچێوەیەکی یاسایی بۆ داڕشتنەوەی خانەنشینی لە هەرێمی کوردستانە بکەین و جارێکی تر وا بکەین کە ئەو کەسەی کە لە دەرەوەی کەرتی گشتیشە واتە لە دەرەوەی حکوومەت و وەزائیفی حکوومەتە بتوانێت خانەنشین بێ لە کەرتی تایبەت ئەمە لەوانەیە زۆرێ لە ئۆقرا بۆ گەنجانی ئەو وڵاتەش دروست بکات جگەلەوە بەڵام تۆ دوایە مەسەلەکە زیاتر ئامانجەکە خانەنشین بوونە یاخود زۆر جار ینی دەوڵەت دەوامکردن تێیدا دەوامێکی ئەمە خەلەلێکی ترە ئەمە خەلەلێکی ئیداری و ئەمە خەلەلێکی ئیداری و حکومیە ئێمە گرفتەکە لە چییە تۆ ینی ئەو فەرمانبەرەی هەتە لە کەرتی گشتیدا دەبێ تەواوی توانە و ئیمکانیاتی خۆی بخاتە گەڕ بۆ بەهێزکردنی ئەم حکوومەتە ئێمە مەسەلەن بۆ نمونە زیاتر لە 800,000 مۆ فەرمانبەرمان هەیە مەسەلەن ئێمە من وڵات هەیە کە 3,700,000 300,000 مۆزەفی هەیە ینی ئێمە بەفعلی تۆ دەبێ بێت ئەمە بابەتێکی ترێکاری بیانی لە هەرێمی کوردستانن من ینی کە قسە دەکەم لەسەر گەنج چکە گەنج سەرمایی وڵاتە ینی بەهێزترین هێزی مرۆڤە لە کۆمەلگادا کە بەرهەم دروست بکە بەرهەم بهێنێ بۆیە من زێدەتر لەسەر گەنج دەمینێمەوە ینی گەنج پێویستی ینی کۆمەلگا پێویستی بە تاقی گەنجە پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە چەند کرێکار لە هەرێمی کوردستان هەن زۆر جارێ دەگوترێن باری ئابووری کوردستان خراپە خۆی هاتنی کرێکاری بیانی لەوانەیە زۆری بژێوی ژیانی ئەو لە وڵاتەکەی خۆی جیاوازی هەیە لەگەڵ
ینی داهاتەکەی لە هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان ئەگەر لەوانەیە بەشی قوتی فەردێک بە شێوازێک بکە بۆ ئەو لەوێەوە زۆر زیاتر بێ بۆ سوودی زۆری بێ لەبەرەوە ئەو هەوڵ دەدا بێتە هەرێمی کوردستان و ئێمە لە وەزارەتە استراتیجێتێکمان بۆ ئەمەدا ڕشتووە و هەوڵمان داوە کە سنوورداری بکەین و نێڵین لەوە بێ هەر بۆیە شەوامان کردووە لە ساڵی ڕابردوو 2172 کەس تقریبا لە کرێکاری پرۆژەکان هاتووە باقی کرێکاری 3000 کرێکاری خادیماتی بیوت ئەوانەی کە لە ناو ماڵان ئیش دەکەن هاتوون ئەوان بۆ ئەومان بۆ کە لە ساڵانی ڕابردووە 14000 و 12000 کرێکاری بیانی دەهات بۆ هەرێمی کوردستان ئێمە ئەمەش بۆ ئەوی کە دەرفەتێک بڕخسێنین و زیاتر هەوڵ بدەین کە کرێکاری خۆماڵی کار بکە بەنسبەت ئەم ینی هۆکارانە بە شێوەیەکی ورد هەمووی دراسەکراوە بینیشمان بەشێک لە گەنجان بێتاقەتن لە بەڵاوبوونەوەی حاڵەتی گەندەڵی کە ئەمە ینی پێی وایە کە بەرپرسێک زوو پێدەگا و دەبێتە هەموو شتێک و ژیان بۆ ئەو واڵات دەکرێتەوە بەڵام بۆ ئەو ناکرێتەوە گەندەڵی لە هەرێمی کوردستانە هەموو دەزانین کە وجودی هەیە و بوونی هەیە کە بوو وجود و بوونی هەبێت تۆ دەبێت ئالیاتی ڕوبەڕووبوونەوەت هەبێت دەبێت چاکسازیکردنت هەبێت دەبێت بەرامبەری بۆ گەنجێک سەر هەڵ بگرێ وڵاتی خۆی بەجیبێلی خاکی خۆی تۆ کاتێک کاریگەریەک لە شوێنێک دروست دەبێت بەسەن ئەمە کاریگەریەکە سیاسیەن کاریگەریەکە مەسلەی کارکاریگەریەکە مەسلە دەرونیەکان کاریگەریەکە حەز و ئاواتێک کاریگەریەکە هەموو کاریگەریەکان کاتێک کە کۆ دەبنەوە لەسەر دڵ و دەروون و وستی ئیرادەی گەنجەکە کاریگەری گەورە کار لە کوردستان هەیە بە بەراورد لەگەڵ وڵاتانی ناوچەکە خۆی دەرفەتی کار بەستراوەتەوە بە هەڵومەرجی سیاسی و ئەمنی و هەڵومەرجی بەرەو پێشچوونی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستانە ئێمە نابێ ئەوە لە بیر بکەین ئێمە لە جەنگێکی گەورە داینە لەگەڵ تیرۆریستێکی وەکو داعش یانی ئەمە کاریگەری زۆری هەیە هەزاران ئاوارە 2 ملیۆن ئاوارە 2 ملیۆن و 129 هزار ئاوارە لە هەرێمی کوردستان هەیە کە ئەمە کاریگەری زۆرە اینجا بوونی قەیرانی دارایی زۆربەی پرۆژەکانی وەستاوە ئەمە هەڵومەرجە وا دەکا کە هەڵیارەکان کەمتر بکرێنەوە کەم ببنەوە چونکە لەبەرەوەی پرۆژەکان دەوەستن ئێستا چی بکەن بۆ ئەوەی ینی قەنەعەت بە گەنج بکەن لە کوردستان ببینێەوە چکە بەڕاستی کاتمان کەم بۆ دەنا ئەو بابەتە ئێمە لە کۆتایی کۆنفرانسەکە زیاتر لە 22 خاڵ تەوسیات و ئەوەمان دیار کردووە کە پێویستە لە هەرێمی کوردستانە ئێمە کار لەسەر ئەوکەین طبعاً ئەم بابەتە باسی ئەوەیە تۆ ناتوان ڕێ لە گەنج بگرێ ئەو حەزێکی هەیە و حەزی خۆی جێبەجێ بەڵام تۆ دەبێت دەرفەت بگونجێنە بۆ ئەوی کەوا بتوانێت ڕاو و بیر و ینی بۆچوونەکانی خۆی ئەوە بکە هەر مەسئولیەتی ئەم بابەتە مەسئولیەتێکی تەضامونیە بەشێکی لەسەر کۆمەلگایە بەشێکی لەسەر خودی گەنجە بەشێکی لەسەر حکوومەتە بەشێکشی لەسەر ڕاگەیاندنەکانە لەسەر مامۆستایە لەسەر مامۆستای زانکۆیە لەسەر زانکۆکانە حەزبەکانیش بەڵێ حەزبەکانیش کاریگەری مەثەڵەن بۆ نمونەیەکێک بە شێوەیەک لە شێوەکان بەڵێ یەکێک لە گەنج دژی دامەزراوەکانی هەرێمی کوردستان یەکێک لەو وانەی کە پانێڵەکەی پێشکەش دەکردەوە تا ئێستا نەمان بینیوە حەزبەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردننا بڵێن 2000 هەلی کار 3000 هەلی کار دەگەنجێری گەنج شتێکی زۆر خەتەر دەبێت دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی هەرێمی کوردستان بێگومان ئەم بابەتە قسەی زۆر هەردەگرێت پێم وابوو قسەی زۆر شتە بوو بەڵام کات ڕێگەی پێنەداین زۆر سوپاس دەکەین کە لەم بەرنامەیە بەشدار بووین بەڕێزان سوپاس بۆ یۆشکە کاتی خۆتان بێ ئەمەدا